سڵاو و ڕێز دووبارە هاتمەوە لاتان ئەمڕۆکە لەسەر ڕوودا و پێشهاتەکانی ئێران لە پەیوەندیدا لەگەڵ شەڕی ئۆکرانیا و جیۆپۆلۆتیک و جیو سیاسەتی نوێدا دەکەین و پێم وایە ئەو بەرنمەیە زۆر گرینگە لەبەر ئەوە گرنگە پەیوەندیەکی ڕاستە و خۆی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پەیوەندیەکی ڕاستە و خۆی بە کێشەی کوردیشەوە هەیە و لەبەر ئەوە گرنگە ئەم شەڕە دەکرێت ناکرێ باس لەوە دەکەین ئەگەر کرا چۆن دەکرێت و ئەم شەڕە کاردانەوەی چۆنی لەسەر کێشەی کورد و پێشهاتەکان ویانیش ئایا بە مانایەکی دیکە ئەگەر هاتوو شەڕێک ڕوو بدا لە نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکادا و دیارە پەیتا هەندێک شوێن پێی شەڕەکە دەبینین بەڵام ئەم شەڕە چۆن دەبێت ئایا شەڕێکی ڕاستە و خۆ لە نێوان دوو وڵات دەبێ بەیانی شەڕەکە لەلایەن هێزە پرۆکسیەکان و یانیش لە بە شێوازی هێرشی کۆرسان یعنی هێرش دەکا بەڵام ناڵێ من کردومە و ناشڵێ من نەم کردووە بەو شێوێ دەبێ باس لەوە دەکەین بەڵام ئەگەر هاتوو شەڕەکە گەورە بوو چونکە ئێمە دەبینین شەڕەکە پێشتر لە سووریا بوو لە عێراق بوو ئێستاکە شەڕ دەکەوێتە ناو ئیسرائیل و ناو ئێران و ئەگەر ئەمە پەرە بسێنێ لە کۆنتترۆل دەربچێ ئایا دەرفەتی نوێ وەکو ئەوەی کە لە ڕۆژ ئاوا سەری هەڵدا لە باکووری سووریا سەری هەڵدا دێنە ئاراوە یان نا و هێزە دیموکراتیکەکان و کوردەکان دەبێ لەمە دووە کە تەماشا دەکەین شۆڕش و ڕاپەڕینی ژینە ئەمینی تەماشا دەکەین بەروە کاڵبوونەوە دەچێ ناڵێم لە ناوچوو بەڵام بەروە کاڵبوونەوە دەچێ ئەو کاتەدا دەبێ هێزە دیموکراتەکان لە کاتێکدا کە شەڕ ڕوویدا دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئێران بکەن ئەمەیان زۆر گرنگە بەڵام سەرەتا کابۆم بنووسن ئەگەر دەنگم دێ ئەگەر دەنگم خراپە تکایە شتێکم بۆ بنووسن ئەگەر باش دیسا شتێکم بۆ بنووسن ئەو هاوڕێیانەی ئێستا لە ژوورەوە تکایە ئەگەر توانیتان شتێکم بۆ بنووسن بزانم دەنگم دێ تاوەکو منیش بەڕەحەت بتوانم قسە بکەم تا ئێستا کۆمنتی کەس نابینم تکایە شتێکم بۆ بنووسن لە کەرەما خۆ شتێکی بنویسن هەگەر هون دزانن دەنگێ من تێ دەنگ باش هاوڕێیان ئەگەر دەنگ خراپەت کا شتێکم بۆ بنووسن ئەگەر نا من بەردەوام دەکەم بەڵێ ئێران ماوەیەکە هەست بە ئابلۆقەیەک دەکا لەسرە خۆی ینی تەماشا دەکەین وەکو پێشتریش لە بەرنمەکانماندا و یانیش لە نووسینەکانماندا باسمان کرد بەڕاستیش ئابلۆقەیەک لە دەوروبەری ئێراندا دەبیندرێ ینی لەلایەک وڵاتانی کەندا و لایەکی دیکە تورکیا و لە لایەک ئەفغانستان دوای گەڕانەوەی تالیبان بە تایبەتی تەماشا دەکەینەوە هەیە و ئێستاکە لە ئەزەربایجان ئەمەدا هەیە لێرەدا سەرەتا دەمەوێت باسی ڕێڕەوی زەنگەزور بکەم دوای شەڕی دوایی قەرەباخ هەمومان بینیمان کە لە ناو سوپای ئەزەربایجان بە یارمەتی تورکیا و پاکستان و لە ڕاستیدا ئیسرائیلیش توانی ناوچەی زەنگەزور داگیر بکە ئەو ناوچەیە دەکەوێتە سنووری نێوان ئەرمێنیا و ئێران و ئەمەی داگیر کرد بەڵام هێزەکانی رووسیا لەوێ جێنشین بوو رووسیا وا بزانم 20,000 سەربازی تایبەتی خۆی هێناوێ ئێستاکەش لەوێن چەک و تەقەمەندێکی زۆری لەوێ داناوە و
نە سوپای ئەزەربایجان نە سوپای ئەرمەنستان لەوێ بە فعلی و جوودی نییە، بەڵام بێگومان ئێمە سیاسەتی رووسیا دەزانین. رووسیا هەر کاتێک بیهەوێ ئەتوانێ هێزێکی ملیسیایی لەوێ بەکاربێنێ لە دژی ئەزەربایجان ئەتوانێ بەکاربێنێ کە جاروبار ئەمە دەکا و ئەم ڕێڕەوە ئەگەر بێت و سەر بگرێ ئەمە جوگرافیای ئەزەربایجان بە تورکیا دەبەستێتەوە. تورکەکان ئەمە وەکو دوو وڵات و یەک میلەت، پرۆژەی دوو وڵات و یەک میلەتوانیش پرۆژەی تۆرانیزم تەماشای دەکەن. لە هەمان کاتدا ئیتر پەیوەندی نێوان ئەرمەنستان و ئێران نامێنێ، یعنی ئەو جوگرافی ئەو پەیوەندی کە لەگەڵ ئەرمەنستان هەیەی لە ڕێگای ئەرمەنستان ئەو پەیوەندی کە ئێران لەگەڵ قەفقاسیا هەیەی ئەو پەیوەندیە بە هیچ شێوەیەک لە ئارادا نامێنێ. بۆیە ئیتر خامینەیی پێشتر لە دیداری دواییدا لەگەڵ ئەردۆغان بە ئاشکرا باسی ئەوەی کردووە ئێمە قبول ناکەین جوگرافیای ناوچەکە بگۆڕدرێ. مەبەستیان لە گۆڕانکاری لە جوگرافیای ناوچەکەدا ئەمەیە و لەسەر ئەمە هەتاوەکو ئێستا هەردوو لایەن ڕێک نەکەوتونە. هەروەکو دەزانن لە ڕۆژانی دواییدا لە ئەزەربایجان دیسا، یعنی ئەزەربایجان بۆ جاری یەکەم باڵیۆزخانەی ئیسرائیل کرایەوە. ئێران سیاسەتێکی لەگەڵ دراوسێکانی هەیە، هەر دراوسێک پەیوەندی خۆی لەگەڵ تورکیا باش بکەوێنش هەنگاوێکی ئەرێنی بنێ، ئێران هەنگاوێکی نەرێنی لە دژی ئەو وڵاتەدا ئەنێ و ئەمەش یەک لەمانەش ئەزەربایجانە. یعنی لە ماوەی ڕابردوودا تەماشا دەکەین پەیوەندی نێوان ئەزەربایجان و ئیسرائیل بە تەنیا ئابووری نییە، بەڕاستی پەیوەندیەکە ئاسایش و سیاسەتی دەرەوەشی گرتوتەوە و لە شەڕی دوایی قەرەباغدا ئیسرائیل لە ڕێگای تەکنۆلۆژیا و فڕۆکەی بێفڕۆکەوان یارمەتێکی باشی ئەزەربایجانیدا و ئەزەربایجان لە ڕێگەی ئەو فڕۆکانەوە بێگومان فڕۆکی تورکیش توانی سەرکێشی بکە و بەسەر ئەرمێنیادا زاڵ ببێ و ناوچەی بەشێکی ناوچەی قەرەباغ داجتر ئەوان پێی دەڵێن ڕزگار بکە، ئەرمەنیەکانیش پێی دەڵێن داگیر بکە. ئەوە ئەمە ڕوویدا، بەڵام لەگەڵ ئەوە ئێران بەردەوام بانگەشە دەکات کە لە خاچی ئەزەربایجاندا سوپای ئیسرائیل هەیە، جاسوسەکانی ئیسرائیل هەنەوە ئەمانە پەلاماری ئێران دەدەن. بێگومان ئێران ئەو قسەیە بۆ کوردستانی عراقیش دەکات، بۆ هەر وڵاتێک دەکا و لە کوردستانی عراقدا بێگومان دەستیش دەوەشێن، چونکە کوردستانی عراق بێ ساحێبە، یعنی کوردستانی عراق نە بەخۆی ئێرادەی ئەوەی هەیە بەرگری لە خۆی بکە و نە خۆشی لەگەڵ عراق لەگەڵ بەغداد دەکات هەیەک و بەغدەیانی ڕێگا ئەدا عراق ببێت بە دەوڵەت. بەڕاستی لەوەدا کوردەکانی بێتاوان نین، یعنی لەبەر ئەوەیە تۆ ڕێگە نادەی عراق ببێتە دەوڵەت و بەغداد ناتوانانی پشتگیریت لێ بکە. بەو شێوەیە مەسەلەکە و ئاشتبوونەوەی تورکیا و ئیسرائیل لە ساڵانی دواییدا، یعنی خۆتان دەزانن سەر کۆماری ئیسرائیل هاتتا تورکیا و پێشوازیەکی گەرمی لێکرا، وەزیری دەرەوەی تورکیا سەردانی ئیسرائیلی کرد و ئەمە ئەردۆغان ئەمە بە دەرفەتێکی باش دەزانێ، بە ڕێگایەکی دەزانێت بۆ ئەوەی لەو ڕێگایەوە بتوانێت گوشار لەسەر سیاسەتی ئەمریکادا بکە کە سیاسەتەکەیان لە بەرامبەر ڕژێمی ئەردۆغان سیاسەتێکی نێگەتیفە، ئێمە هەمومان دەزانین. و هەروەها لۆبی جوولەکە کە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زۆر کاریگەرە لە ڕێگای ئەوەوە. دەنگم تەواوە. زۆر سپاس کاک سۆران، هەوا بزانم نووسیوێتی، بەڵێ سپاس دەکەم. و لە ڕێگای ئیسرائیلەوە دەیویست ئەمە بکە، بەڵام شانسی ئەردۆغان کورتی هێنا نەتەنیاهو هاتە سەر دەسەڵات. نەتەنیاهوش کەسێکی پۆپولیستە، ڕەگەز پەرستە، بێگومان بەردەوام هەوڵ ئەدا لە ڕێگای پۆپولیزم، لە ڕێگای توندکردنی گرژیەکان لە نێوان موسڵمان و جوولەکە، لە نێوان عەرەب و ئیسرائیل، لە نێوان ئیسرائیل و ئێران
مەسەلەکان گرژ بکە و ئەمە هەم لە بۆ هەڵبژاردن لە بەرژەوەندی نەتەنیاهودایە هەمیش لە بۆ ئەو کێسانەی لە دادگا هەنە لە دژی نەتەنیاهو چونکە نەتەنیاهۆ کەسێکی زۆر زۆر گەندەڵە و دەستی لە ناو گەندەڵیدا زۆر بووە لە دادگاکاندا کۆمەڵێک دۆسیای گەورە گەورەی چاوەڕێی دەکەن لە ڕێگای ئەمەدا دەیەوێ سیاستێک پەیڕەو بکە کە دادگا نەتوانێ دەستکاری بکە و ئەمە وای کرد کۆمەڵێک گۆڕانکاری دیکە لە ئارادا بێنە ئاراوە بەڵام ئایا ئیسرائیل و تورکیا هەتا دوایی لە دژی یەکەن لە بەرامبەر ئێراندا لە دژی یەک دەبن لەگەڵ یەک دەبن ئەمیان بابەتێکی دیکە لە بۆ ئێران خەتی مقاومە زۆر زۆر گرنگە کە ئەوی سووریای و لوبنانە یعنی عراق سووریا لوبنان ئەمە خەتێکە پێشتر ئەم خەتە بە تەنیا لە ڕێگەی سووریا دەکرا بەڵام دوای ئەوەی ڕژەمی سەدام ڕووخا ئیتر ئێران لە ناو خاچی عراقدا ئەتوانێ چەک و موشک و کەلوپەلی سەربازی و حتا سەربازیش بگوازێتەوە هەتاوەکو لوبنان و پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەسەر عەرزی لەگەڵ لوبناندا هەیە بێگومان لە بەرامبەر ئەوەی کە ئێران یارمەتێکی زۆری بەشار ئەسەدیدا بەندەری تارتوز بەکاردێنێ بۆی لە ڕێگەی ئاوە بتوانێ بەڵام هەر کاتێک کەشتەکان دەگەنە بەندەری تارتوس لەوێ ئیسرائیل لێیان ئەدا و ئەگەر رووسیا لەمە دووە نەبێتە بربەست ئەوە بەردەوام دەبێ و ئێران هیچی لە دەست نایە لەو ڕۆژانەدا ئیتر تەماشامان کرد وەزیری دەرەوەی ئەمریکا ئانتۆنی بلینکن لێ دوانێکیدا ئەویش ئەوە بوو لەگەڵ ئێران ناگەینە ڕێککەوتن مابەستی پرۆگرامی نوکلێری ئێرانە ناگەینە ڕێککەوتن واتای چییە؟ واتای ئەوەیە کە ئیتر هەتاوەکو ئێستا ئەو سەبرەی کە حکوومەتی بایدن بە پێچەوانەی ترامپ لە بەرامبەر ئێران هەی بووە لەمە دووە ئەو سەبرە نامینێ هەتاوەکو ئێران ئیتر سازش دەکە ئێران بێگومان سازش ناکە ئێران ئەزانەیە کە ئەمریکا لە ناوچەکەدا وەکو جاران بەهێز نییە و لە بەرامبەر ئەمریکادا کۆمەڵێک جەمسەری دیکە هەنە جەمسەری رووسیامان هەیە جەمسەری چینمان هەیە هند خەرێکە دەبێتە جەمسەرێک پاکستان جارێ دیار نییە و ئەمانە واتە کۆریای باکوور و رووسیا و چین بەڕاستی ئەگەر سیاسەتی دەرەوەیان لە بەرامبەر ئەمریکادا یەک بکەن ئەمریکا لە ڕۆژهەڵاتی داوەڕاستدا بەڕاستی لە بەرامبەر ئێراندا بە تەنیا دەست و پێی دەشکن و ئیسرائیل ماوەیەکی درێژە یعنی هەڕەشایەکە و گوشار لەسەر ئەمریکا دەکات بۆ ئەوەی لە ئێران بدرێ ئیسرائیل پێی وایە بە هیچ شێوەیەک سازشکردنیش لەگەڵ ئێران بە تایبەتی حکوومەتی نەتەنیاهو سازشکردنیش قبول ناکات لەگەڵ ئێران و لەو باوەڕەدایە کە ئێران نزیکی دروستکردنی بۆمبی ئەتۆمی بووە ئەمە لە ڕێگای شەڕ و هێڕشدا وەکو ئەوەی کە لە عراقدا لە ساڵی هەشتاکاندا وانش لە سووریا ئەنجامیدا دەیەوێ هەمان هێرش بکە بەڵام ئەو هێرشە زۆر دەبێت زۆر زۆر گەورە بێ و ئەو چی پێ دەڵێن ئەو پرۆگرامە نوکلەریە ئێرانی وایانیش ئەو فابریکانە دەبێ زۆر زۆر پتەوتر بن لەوەی عراق و سووریا لە ژێر عەرز بن و ئەمە هێرشێکی زۆر زۆر گەورەتری پێویست دەکات ئەم هێرشە گەورەیە لە توانای ئیسرائیلدا نییە ئەگەر بێت و ئەمریکای لەگەڵدا نەبێت و ئێستا کە دەرفەتێکی باشە هەم نەتەنیاهو هاتوتە سەردەسەڵات هەمیش ئەمریکاڵێ ئێران سازشمان لەگەڵ ناکە ئەمە کێشەیەکی دیکە بێگومان لە بۆ ئەمریکا لە بۆ خۆر ئاوە ئەوەیە کە ئێران بە ئاشکرا بۆتە لایەنگر لە شەڕی ئۆکرانیادا یعنی هەمومان دەزانین ئێستاکە ڕێککەوتنێک زۆر زۆر نزیکە لە بەرامبەر ئەوەی کە ئێران درۆن و چەکی درۆن و موشکی بالستیکی بە رووسیا دەدا و رووسیا ئەمانە بەکاردێن لە دژی ئۆکرانیا لە بەرامبەر ئەوەدا رووسیا فڕۆکەی سو 35 پێ بدا و سو 35 فڕۆکەیەکی زۆر زۆر پێشکەوتووە رووسیا تاوەکو ئێستا لە ئۆکرانیاش بەکاری نەهێنایە
شیمانە دەکرێت لە مانگی 3 ئەمانە بەکاربێنێ و ئەگەر ئەمانە بەکاربێنێ و ئەو سوپایەی کە باز دەکرێت کە ئێستا کە پەروەردەی دەکا و ئەو چی پێ دەڵێن تەقویە ئەو هێزە نوێی کە رووسیا ئێستا پەروەردەی دەکا و ئەو ڤاگنەرانەی کە لە باکووری ئەفریقا کشاندیەوە ئێستا کە خەریکە لە ئۆکرانیا شەڕیان پێدەکا ئەمانە هەمووی کۆبکەوە ئۆکرانیا چاوەڕوانی هێرشێکی زۆر زۆرتون دەکا لەلایەن لە بەرەی ڕۆژئاوادا بەڕاستی ئێستا کە لە ئێستاوەدا تووشی کێشەی زۆر زۆر گەورە بووە و ئەمە دەبینین ئایا چەک و تەقەمەنیەکانی ئەمریکا بەشی ئەمە دەکا ئەمەیان جارێ نازانین ئەمریکا بەخۆی دێتە ناو شەڕەکە من پێم وانە بەخۆی بێتە ناو شەڕەکە بۆیە لەو جەنگای کە پێی دەگوترێ جەنگی جیهانی سێم ویانی جەنگی ئۆکرانیا کە سەرەتایەکەیەتی واتە جەنگ لەسەر هەژمونگەرایی لەگەڵ چین لەگەڵ رووسیا پێ ئەچێ ئەمریکا بیهەوێ سەرەتا باڵەکانی رووسیا و چین بشکێنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەویش ئێرانە و ئەمە لە ڕێگای ئیسرائیل دەکات لە ڕێگای خۆیەوە ناکا بێگومان ئەمە دەبینین کە ئەو نەرمیەی ئەمریکا لە بەرامبەر ئێران نامێنێ و تونتر دەبێ لە هەمان کادا دەبینین کە شۆڕشی ژینە هەتا شوێنێک پاشەکشەی کردووە ناڵێم نەماوە و زمینەی شۆڕش بەردەوام لە ئارادایە بەڵام پاشەکشەی کردووە هۆکاری پاشەکشێکردنەکەی بێگومان شتێکی دیکە لێرەدا باس ناکەین ئەمە ئەگەڕێتەوە بۆ نەبوونی ڕێبەرایەتێکی سیاسی ئەو ڕێبەرایەتی سیاسی کە چاوەڕوان دەکرا لە ناو ئێراندا دروست ببێ دروست نییە هەتاوەکو ئێستاش خیتابی حاکم خیتابی سەردەست خیتابی شاپەرستەکانە شاپەرستەکان بەڕاستی پرۆژەیەکیان لە بۆ کێشەکانی ئێران پێی نییە و ئەمانە ئەتوانن ئەزەریەکانی ئێران ڕازی بکەن نە ئەتوانن ژنان ڕازی بکەن نە ئەتوانن کۆمەلگای مەدەنی ئێران ڕازی بکەن نە ئەتوان کوردەکان ڕزگار ڕازی بکەن نە ئەتوان بەڵوجەکان و عەرەبەکانیش ڕازی بکەن و بەڵام تەماشا دەکەین بەڕاستی لە غیابی خیتابەکانی دیکە شاپەرستەکان زیاترن بەداخەوە هەندێک هێزی دیکەی ئێرانی بە کوردەکانیشەوە تەماشا دەکەن ئەچنە پەنای ئەوان جاروبار یعنی ئەگەر بۆ ڕسمگرتنێکیش بێ ئەگەر بۆ پۆپیلیزمیش بی ئەوەش هەڵەیەکی دیکەیە و ئەمە ئەو چاوەڕوانیەی ئەمریکاش نەما پێ دەچێ بە هێزی ڕق وەڵامی بدرێتەوە و وەکو باسم کرد ئیتر ئەمریکا لە ئەزەربایجان زۆر نیگەرانە یعنی خەتێکی دیکە کە پەلاماری ئێران ئەدرێ لە لای ئەزەربایجانە ئەمەیان هەیە بەڵام ئەمە تا چەند ئەتوانین بڵێن جاسووسەکانی ئیسرائیل لە ناو خاچی ئەزەربایجاندا بنکە و بارەگایان هەیە درۆن لەوێ هەڵدەستن و لە ئێران دەدەن بەڕاستی بەڵگەیەکمان لە ئارادانە ئێران قسەیەکی وا دەکا قسەیەکی وا بۆ کوردستانی عراقیش دەکا بەڵام بەڵگەیەکی وا هەتاوەکو ئێستا سەدیسەد لە ئارادانە بەڵام ئەوەی دەبینین ئەزەربایجان لە سەردەمی شۆڕشی ژینە ئەمینی دەتوانێت دەوی خۆی بکاتەوە بە پشتگیری تورکیا بێگومان چونکە ئازەربایجان ئەو وڵاتە نیە لە بەرامبەر ئێران بتوانێت دەمی خۆی بکاتەوە بەڵام لەو سەردەمەدا بەردەوام دەوی خۆی دەکاتەوە مەسەلەن تەلەڤیزیۆنی ئاس تەلەڤیزیۆنی دەوڵەتە تەلەڤیزیۆنی ڕسمی ئەزەربایجانە بە ئاشکرا ئەوێ ڕۆژێ من کردمەوە ئەڵێ کاتی کۆتایی هاتن و مردن و کوشتنی ڕژێمی مەلاکانی ئێران هاتووە یعنی لەمە زیاتر و تەماشا دەکەین خانمێکی دیکە لە کاتی پێشکەشکردنی کەش و هەوا پێشکەشکردنی بەرنامەکانی کەش و هەوا کاتێ سڕەگەیشتە تەبریز چارچەفەکەی سەری حیجابەکەی سەری فڕێ ئەدا و سڵاوێکی عەسکەری تۆرانیانە لە بۆ ئەزەریەکانی تەبریز دەکات و بەردەوام لە ناو تەبریزدا لایەنگرانی ئەزەربایجان لایەنگرانی تورکیا ئەگەر کەمیش بن بەردەوام دروشمی وەکو ئەوەی کە ئەزەربایجانی شەرقی ویانیش غەربی دەبێ لە ئێران جیابە بنەوە بستنە سەر ئەزەربایجان بێگومان ئێرانیەکان لە بەرامبەر ئەوە بێچارە نین ئێرانیەکانیش زۆر زار لە ڕێگای ئەو
مەلا ئەزەریەکانی شیعە زۆر جار داوا دەکەن لە بەرامبەر ئەوەدا ئەڵێن نا با ئەزەربایجان بێتە سەرخاکی ئێران با بێتە بەشێک لە ئێران ئەوانیش وا ئەڵێن با بێتە ویلایەتێکی ئێران ینی ئێرانیەکانیش لە بەرامبەر ئەمەدا بێچارەنی بەردەوام قسەیەکی وا دەکەن بێگومان هەروەکوتم ئەگەر پشتگیریەکی ئەمریکا ویان ئیسرائیل بە تایبەتی تورکیا لە بۆ ئەزەربایجان نەبێ ئەزەربایجان ئەوە نییە دەوی خۆی لە بەرامبەر ئێران بکاتەوە نەتەوە پەرستی ئەزەری لە گەشە سندندایە زمینی ئەوە چەندە بەڕای من زۆر نییە بەڵام لە تەبرێز تا ڕادەیەک ئەمە دەبینین و ئەمە لە سەردەمی ئەلچیبەک زیاتر بوو یعنی تقریبا 30 ساڵ بەر لە ئێستا زیاتر بوو بەڵام دوای ئەوەی حەیدەر عەلیۆڤ باوکی ئیلهام عەلیۆڤ سەرۆکی ئێستا و ئیلهام عەلیۆڤ هاتنە سەردەسەڵات ئەمەیان تا ڕادەیەک لەگەڵ ئێران کەمتر کردەوە یعنی وروژاندنی ناسیۆنالیزم و نەتەوەپەرستی ئەزەری لە دژی ئێران ئەمیان کەمتر کردەوە و تەماشاماکە دەستیان بە بازرگانی کرد کۆنسڵخانیان کردەوە چونکە ئەمانیش دەزانن ئەزەربایجان شیعەیە و ئێران ئەتوانێت لە ڕێگەی شیعەگەراییەوە بەڕاستی زەبری خۆی بوەشێنی حسابی ئەویان کرد بەڵام لە دوای شەڕی قەرەباغدا تەماشا دەکەین و لە دوای ئەوەی کە ئێران لە ناوە خۆیدا تووشی کەشە بووە لەگەڵ ئیسرائیل تووشی کەشە بووە لەگەڵ ئەمریکا کەشە بووە ئەزەربایجان هەروەکو گوتم دەتوانێت دەمی خۆی بکاتەوە و داوای ئەوە دەکاتن کە ڕێگای زەنگە زۆر بکرێتەوە ئێرانیش ڕێگا نادا ئەمە بکرێتەوە سوپای رووسیا کە لەوەیە ئێرانیش کە یارمەتی سوپای رووسیادا لە ئۆکرانیا چەکی بۆ دەنێری ئەتوانێ رووسیا هەستیاریەکانی ئێران هەم لە سووریا و هەم لە ئەرمێنیا ینی لە بابەتی ڕێڕەوی زەنگە زۆردا لە بەرچاو دەگرێت پێم وانە و بتوانێ گوێی نەداتێ ئیتر ئەمانە هەموو وا دەکەن کە لە ئایندەدا نەک بە تەنیا لە نێوان ئەزەربایجان و ئێران لە نێوان تورکیا و ئێرانیشدا کێشە ڕوو بدەن ئایا تورکیا دەبێتە بەشێک لەم کێشەیە یاننا ینی ئێمە ئەزمموی ئەوەمان هەیە تورکیا لەلایەک ئەندامی ناتوێە بەڵام لەلایەکی دیکە تاوەکو دەچێ سیاسەتی ئاڤراسیاچی یعنی سیاسەتی دوورکەوتنەوە لە خۆر ئاوا دوورکەوتنەوە لە ناتۆ نزیکبوونەوە لە چین و رووسیا هەتاوەکو دێ پەرە دەسێنێ و ئەوە تقریبان بۆتە خیتاب لە تورکیا ینی هەموو کەسەکان هەموو لایەنەکان حتا توانین بڵێ خیتابێکی دژە ئەمریکایان هەیە بە قسە لە تەلەڤیزیۆنەکاندا لە مێدیاکاندا خیتابێکی لایەنگری رووسیا و چین هەیە خەڵکەکەشیان وا فێر کردووە وا ئەوە کردووە بەڵام هەتاوەکو ئێستا بەڕسمی بە پراکتیکی تورکیا لەناو ناتۆدایە هەرچەندە تەماشا دەکەین دەرز لە نێوان ناتۆ و تورکیادا تاوەکو دێ زیاتر دەبێت بەڵام شەڕی ئۆکرانیا لە ئارادایە و ئەمریکا تاوەکو بۆی بکرێن ناتوانێت ئیتر وایانیش نایهەوێ تورکیا لە خۆی بە تەواوەتی زوێر بکە و زۆر باس لەوە دەکرێت کە دەبێ تورکیا لە ناتۆ دەربگرێ بەڵام میکانیزمێک نییە بەپێی کام بەرنامە بەپێی کام مادە بەپێی کام ئارتیکلی ناتۆ ئەکرێت تورکیا لە ناتۆ دەربکرێ بەڕاستی هەتاوەکو ئێستا من بەخۆم لەو بەرنامەی ناتۆ ئەوەندەی من خوێندوتمەوە ببورن شتێکی وام نەبینیوە بۆیە ئەمەش ناکرێ لەو سەردەمەدا ئێستا کە تەماشا دەکەین بەڕاستی چەقبەستویەکی زۆر زۆر گەورە هەیە لەلایەک تورکیا نایهەوێ ئێران بڕوخێ چونکە ڕوخانی ئێران بەواتای لایەکی ڕوخانی دیوارە کۆنەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەر کاتێک ئەو دیوارە کۆنە لە ئێران ڕوخا لە تورکیاش ئەو دیوارە دەڕوخێ چونکە کێشەکە کێشەی قەیرانی سەرمایەداریە کێشەی قەیرانی سەرمایەداری ینی کێشەی دەوڵەت و ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زەقترە تەماشا دەکەین بەڕاستی ینی تورکیا ئێران کێشەیەکە بۆ خودی سەرمایەداری هەرچەندە سەرمایەداری بە خۆی ئەو دەوڵەتانەی دروست کردووە ئەمە بابەتێکی جیاوازە لەلایەک
ئەمە ینی تورکیا نایهەوێ ئێران بڕوخێ بەڵام لە هەمان کادا تەماشا دەکەین تورکیا پرۆژەیەکی تۆرانی هەیە و ئەو پرۆژە تۆرانیە دژ بە بەرژەوەندیەکانی ئێرانە لە سووریا دژ بە بەرژەوەندیەکانی ئێرانە لە ئەزەربایجان دژ بە بەرژەوەندیەکانی ئێرانە لە ئەرمینیا دژ بە بەرژەوەندیەکانی ئێرانە لە هەمان کادا وەکو باسمان کرد ئاشتبوونەوەیەک لە نێوان تورکیا و ئیسرائیلدا هەیە و هاوکاریەک لە نێوان ئەزەربایجان و ئیسرائیلدایە ئیسرائیلیش ئەمە بەکاردێنێ تا دوا هەناسە ئایا لێرەدا بەڕاستی تورکیا لە دواییدا کامە ڕێگا دەگرێت بێگومان ئەمە لەسەر ئەوە دەمینێتەوە بەڕای من لەسەر دوا بڕیاری ئەردۆغان دەمینێتەوە ئەوەش دوای هەڵبژاردننی تورکیا دەبێت ئایا ئەردۆغان هەڵدەبژێردرێتەوە یان نا چونکە هەڵبژاردنەوەی ئەردۆغان ١٩٩ پابەندە بە سیاسەتی پوتین یعنی ئەگەر رووسیا بەڕاستی پشگیری لە ئەردۆغان نەکە لە هەموو بوارەکاندا ئەردۆغان ناتوانێت لە هەڵبژاردندا سەر بکەوێت ئەمە لە هەموو شوێنەکاندا دیارە ینی هەر هیچ نەبێ ئەگەر رووسیا ڕێگا بکاتەوە لە سووریا زەبرێک لە سوپای تورکیا بدرێ ئەمە بەسە بۆ ئەوەی کە دەمولوتی ئەردۆغان بشکێ لە هەڵبژاردنەکاندا بەڵام ئەمە ناکات چونکە لە بەرژەوەندی پوتیندایە لە بەرژەوەندی رووسیادایە ئەردۆغانێکی دیکتاتۆر و لە ڕوولاواز لە سەردەسەڵات دەبێ کە ئەزممویان لەگەڵیدا هەیە ئەتوانن بەکاری بێنن ئەمە زۆر گرنگە لە هەمان کادا وەکو باسم کرد نەتەنیاهۆ هاتۆتە سەردەسەڵات و نەتەنیاهۆ مەسەلەی ئیسلامی باش ئەو ڕوژێنێ ئایا ئەردۆغان ئامادەیە واز لە خیتابی ئیسلامی بینی یعنی ئێمە دەزانین خیتابی ئیسلامی ئەردۆغان خیتابێکی سەختەکارانەیە بەڵام ئایا ئامادەیە وازی لێبێنێ یان نا جگەلەوە نەتەنیاهۆ حکوومەتی نەتەنیاهۆ لە شەڕی ئۆکرانیادا تەماشا دەکەین لایەنگری ئەمریکای لایەنگری ئۆکرانیا یعنی لایەنگری رووسیا نییە و ئەمەشیان وا دەکاتن کە دەستی ئێران کراوەتر بێ یعنی ئێران بەبێ متتەفق نییە ئێران چینی لەگەڵدایە ئێران کۆریای باکووری لەگەڵدایە ئێران رووسیایی لەگەڵدایە ئێستاکە ینی ئەمانە هەمویان ئەگەر کۆبکەینەوە دەبینین بەڕاستی شتێک لە ڕۆژهەڵات ناوەڕاستدا هەیە یعنی هەر لە خۆوە لە ماوەی یەک حوتودا تەماشامان کرد دیرەکتۆری ینی مدیری CIA ویلیام بۆرنس پاشان جاک سەلیڤان ینی بەرپرسی ئاسایشی ئەمریکا و دوای ئەوە ئانتۆنی بلینکن چوونە ئیسرائیل و دوای ئەوە سەردانی مسریشیان کرد سەردانی ئۆردونیان کرد سەردانی بەحرێن و قەتەریان کرد و دوای ئەوە وەفدێکی قەتەریان ناردە لای ئێران و ئەمە هەر لە خۆیەوە نەبوو بەڕاست ئەمە نیشانمان ئەدا کە لەمە دووە شتێک ئەکرێ لە بەرامبەر ئێران و ئەم ڕووداوەی کە لە ئەسفەهان بینیمان چەند ڕۆژێک بەر لە ئێستا و ئەو تەطبیقاتەی نێوان ئەمریکا و ئیسرائیل لە دەریای سپیناوەڕاستدا کە بینیمان یعنی تەطبیقات زۆر کراون مانۆڕی سەربازی زۆر کراون لە نێوان ئیسرائیل و ئەمریکادا بەڵام من بەخۆم شتیوام جاریەکەمە بە تایبەتیش لەو ساڵانەی دواییدا شتیوا دەبینم ینی تەماشا دەکا 142 فڕۆکەی پێشکەوتوو 4 B-64 و 16 F-35 بەشداریان تێدا کرد و چەندی نزیکەی 100 F-16 نوێ مۆدیری نوێ ڤەرسیۆنی نوێ بەشداریان پێدا کرد 12 کەشتی شار کە بەشێک لەوانە هەم چەکی نوکلەری هەڵدەگرن و فڕۆکەکانیش بێگومان فڕۆکەی B-64 چەکی نوکلەری هەڵدەگرێت بۆ زانیاریتە 4 فڕۆکە لەمانە بەشداریان پێکرا و ئەمانە لەگەڵ پەیمانی ئەبراهام ئەگەر کۆ بکەینەوە کە پێشتر کرا ئەمریکا پەیامێک بە ئێران ئەدا ئەڵێ ئامادەین لە هەر کاتێکدا لێت بدەین و لە هەمان کاتدا
دوای کشانەوەی ئەمریکا و ڕیسوابوونی لەلایەن هاوپەیمانەکانی ڕۆژهڵاتی ناوەڕاست بە تایبەتی عەرەبەکان کە گوتیان ترسی ئەویان لێ نیش ئێران ببورن ئەمریکا وەکو ئەفغانستان بەجێمان دێڵێ پەیامێکیشە بۆ ئەوان ئێمە بەجێتان نایڵین ئێمە ئەتوانین لە هەر کاتێکدا بمان هەوێ 12 کەشتی شەڕ لە دەریای سپیناوەڕاستدا کۆکەنە ئەتوانین 2 ئەوەندە و 3 ئەوەندەش لە کەنداودا کۆ بکەینەوە ئیتر ئەمانە هەمویان پەیامێکن بۆ ئێران بەڵام ئێران تایبەتمەندەکەی وایە لە دەرەوەی خۆی بەردەوام هێرشی دەرەوەی خۆی دەکا هەر لەو ڕۆژانەدا بینیمان کە لە ناو خۆی ئێراندا هێرشێک سەر قۆنسڵگەری ئەزەربایجان کرا لەوێدا کارمەندێکی ینی دیپلۆماتێک کوژرا دوانش بریندار کرا و ئەمە هەتاوەکو ئێستا ئاڵۆزیی زۆری دروست کردووە ئێران بکوژەکەی گرت هێنایە سەر تەلەڤیزیۆنیش بکوژەکە ئەڵێ ئەوە کێشەیەکی شەخصی بووە کاتی خۆی خێزانەکەم بۆ کارێک چۆتە کۆنسڵگەری ئەزەربایجان لە تەبریز نەگەڕاوەتەوە چەند جار چوومە داوامان لێ کردەوە پرسیارش سۆراغم کردووە جواب نییە لە بەرامبەر ئەمەدا ئێمە ئەوەمان کرد کاتێک ئەمە ڕوویدا و هێرشەکەی ئەسفەهان ڕوویدا دوای ئەوە هێرشێک ئەمجارە لە سووریاوە کرایە سەر 6 بار هەڵگری ئێرانی کە گومان دەکرێت چەچیان پۆی بێ لە عراقەوە چوبنە سووریا و لەوێشە ویزبیان بستنە لوبنە و ئەمانە هەمویان بێگومان ئیسرائیل ناڵێ من کردووە بەڵام ناڵێ من نەم کردووە بەڵام تەنانەت ڕۆژنامەوانی ینی نەک بە تەنیا ڕۆژنامەی واڵ ستریت جۆرناڵ و واشنگتۆن پۆست بەڵکو و ڕۆژنامەکانی ئیسرائیلیش باسییان لەوە کرد کە ئیسرائیل ئەمەی کردووە و ئیسرائیلیش ئەمە ڕەت ناکاتەوە هەروەها لەو بینەدا ئیسرائیل کۆمەڵکوژیەکی کرد لە خیوەتگای جنین نۆ فەڵەستینی کوشتن لە بەرامبەر ئەوەدا فەڵەستینیەک تەماشامان کرد لە تەل ئەڤیڤ هێرش پەلاماری شوێنێکی ئاینی جوولەکەکانیدا و 7 جوولەکەی کوشتن و دوانی بریندارکردن و ئەمانە هەمویان پێمان ئەڵێن بەڕاستی لە ئایندەدا شەڕێک دەبێ ڕوو بدا لەو ناوچێ تایبەتمەندێکی ئیسرائیل ئەوەیە کاتێک شەڕ دروست دەبێ ینی شەڕێک دروست دەبێ لە دەرەوەی لە جیهاندا لە دەرەوەی سنوورەکانی ئەو بە دەرفەتی دەزانێ پەلاماری لوبنان دەدا و ئەمە زۆر جاران بینیمان پەلاماری لوبنان دەدا و لەوێدا هەوڵ ئەدا لوبنان داگیر بکە بێگومان لەوێ هێزێکی زۆر گەورەی حیزب الله هەیە و حیزب اللهش گاڵتەی پێ ناکرێ بەڕاستی حیزب الله بەشێکە لە ئێران ینی متتەفقی ئێرانیە بەشێکە لە ئێران و ئەگەر ئەمە ڕوو بدا ینی هێرشێکی ئیسرائیل بکرێتە سەر لوبنان بێگومان ئەوە بەبێ وەکووتم بەبێ پشگیری ئەمریکا نابێ و ئەگەر ئەمریکا هاتە ناو ئەو مەسلێ یانیش هەندێک وڵاتی عەرەبی بە شێوەیەکی ناڕاستە و خۆش بێ بەشداریان تێدا کرد لەمەدا ئەوە بمانەوێ و نەمانەوێ لە خیتابی ئێستای رووسیادا دیارە رووسیا بەڕاستەوخۆ پشگیری ئێران دەکات کاتێک رووسیا پشگیری ئێران بکە چین ئەگەر ناڕاستە و خۆش بێ پشگیری ئێران دەکات و ئەمانە هەمویان وا ئەکەن لە ئایندەدا کۆمەڵێک شتی لە ناکاو ڕوو بدەن یعنی ئێمە شتێک نازانین و ئەم شەڕە دەبێتە شەڕێکی کە پێی دەڵێن کۆنڤەنسیۆنەل یعنی شەڕێک ڕاستە و خۆ لە نێوان دوو دەوڵەت و یانیش لە ڕێگەی هێزە پرۆکسیەکان شەڕ یەکتری دەکەن وانی شەڕی شاراوە دەکەن بەڕای من ئەوەی دومینیان ڕاستە ینی ڕاستە و خۆ هەردوو وڵات شەڕاکەن ئەمریکاش ئەوەی ناوێ ئێرانیش هەرگیز ئەمەی ناوێ هەرگیز ئەمەی ناوێ و لە تواناشی دانیە چونکە لاواز دەکرێت ڕاستە ئێران ئەو وڵاتە نییە بە ئاسانی لە ناو بچێ عراق نییە و وەکووتم هێزی گەورەی لە پشتن بەڵام بەڕاستی لاواز دەکرێت و کێشەی بۆ دروست دەکرێت بۆ ئەوەی بەشێک لەو کێشە ناوخۆیانەی ڕابگرێ بەلای کەمەوە احتیمالی زۆرە لەو کاتەدا بەڕاستی
هەندێک شتی وەکو ئەوەی کە لە سووریا ڕوویدا هەندێک دەرفەت لە بۆ کوردەکان ڕوویاندا وە کوردەکان لە سووریا ئەم دەرفەتیان باش بەکارهێنا یعنی نەبوونە بەشێک لەو شەڕەی لەو پرۆژە ئیخوانیەی لە دژی بەشار ئەسەد لە هەمان کەدا نەبوونە بەشێک لە هێزی پرۆکسی بەشار ئەسەد ئەمە زۆر زۆر گرنگە بەڕاستی و ئەمە ڕۆژ ئاوای گەیاندا ئەو ئاستە کە ئەوڕۆ هەم رووسیا حسابی بۆ بکە هەم چین حسابی بۆ بکە هەم ئێران حسابی بۆ بکە هەم تورکیا حسابی هەم بە تایبەتی ئەمریکا حسابی بۆ بکە عەرەبەکان حسابی بۆ بکەن دەوڵەتی سووریاش حسابی بۆ بکە لە کوردستانی ئێراندا لە ڕۆژهەڵاتدا دەرفەتێکی وا لەو کاتەدا احتیمالە لەدایک ببێ بەڵام دەبێ ئەو عقلی کە لە ڕۆژ ئاوا هەبوو لە 2011 لە دوای 2011 دەبێت لەوێشدا ئەو عقلە پەیدا ببێ عقلێکی سربەخۆ مەبەستم لە سربەخۆیی ئەوە نییە کە چەک لە کلاشیکۆف لە کەس وەرنەگری و پارە لە کەس وەرنەگری و فلان و بێوان مەبەستم لە سربەخۆی لە بواری استراتیژیە لە بواری تەکتیکە لە بواری سیاسەتە دەبێ ئەمە بکرێ لە لایەکی دیکە بەڕاستی دەبێ نابێ کوردەکان لەو حاڵەتدا خۆیان بکەنە قوربانی خۆیان وەکو ئامانز نیشان بدەن ببنە ئامانزێک لە بۆ جینۆسایدکردن لەوانەیە قسانەی من بە هەڵا لێک بدرێنەوە بەڵام ئەوە ئەسل و ئەساسی نییە بۆ ئەسل و ئەساسی نییە لەبەر ئەوەی تەماشا دەکەین بەڕاستی ئەوانەی کە ئێستا خیتابە سەرەکیەکەیان لە دەستدایە ئەوانەی دژ بە ڕژێمی ئێرانن لە ڕژێمی ئێران زۆر زۆر مەترسیدارترە هیوادارم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە نیوسەوە بزانم لەوێدا ریپۆرتاژێکی دوایی لەگەڵ دکتۆر پرۆفیسۆر عەباسی وەلی کراوە هیوادارم لەوێدا تەماشای بکەن و بیخوێننەوە لەوێدا دکتۆر عەباسی وەلی کە بەخۆشی وابزانم پەیوەندێکی لەگەڵ شاپەرستەکان هەیە لەوێدا باس لەو بابەتە دەکات کە شاپەرستەکان ئەو پرۆژەیە هەیەە ئەو سیاسەتەی هەیەە سیاسەتێکی زۆر زۆر مەترسیدارترە لە ڕژێمی ئێرانی ئێستا و دەبێ مرۆڤەکان بەڕاستی بە قاپە ئاوێکی ئەمریکا و ئیسرائیل نەکەونە مەلا چونکە وەکووتم ئەگەر شەڕەکە گەورە بێ و لە کۆنتترۆل دەربچێ ئەوە چین و رووسیاش دێنە ناو مەسەلەکە چۆن چین و رووسیا نیان هێڵا سووریا بکەوێ و بە هەمان شێوە ڕنگ بێ نەهێڵن ئێرانیش بکەوێ ئێران لاواز دەبێ و ئەو لاواز بوونەی ئێران ڕاستە جێگەی نیگەرانیە خەڵک هەژار دەبێ سروش زیانی بێ دەکەوێت ئابووری لە ناو ئەچێکە نییە خۆی لە خۆیدا لە بۆ خەڵکە بەڵام دەرفەتی نوێژ دروست دەکەن ئەوە دەبێ ئەو دەرفەتانە باشتر سوودیان لێ ببیندرێ لە چوارچێوەی پرۆژەی نوێ سیاسەتی نوێی عەقلانی و ڕزگاربوون لەو چەق بەستویە فکری و ئایدۆلۆژی و سیاسیە کۆنانەی کە مەزهەبگەرایی و ناسیۆنالیزم دروستی کردوونە لە چوارچێوەی فکر و تیۆری نوێ کە لە بەرژەوەندی گەلانی هەموو گەلانی ئێراندابن کوردەکان دەتوانن بەڕاستی سوود لەو دەرفەتە ببینن نەبنە بەشێک لە پرۆژەی پرۆکسی ئیسرائیل کە زۆر زۆر لەوانەیە هەوڵ بدەن بە تایبەتی لەوانەی تورکیاش بکەوێتە ناو مەسەلەکە و لە هەمان کادا نەبنە فەرعێک لەو سوپایەی کە بەشێک لە کوردەکان لە دوای هەشتاکاندا لە بۆ ڕژێمی ئێرانیان کرد دژی بەشێک لە کوردەکانی دیکە هەردوو لایەن بەڕای من هەڵانە لە ئایندەدا چی ئەبێ بەڕاستی نازانین بەڵام دەمەوێت کۆی بکەمەوە چونکە درێژم کرد ڕۆژ هەڵاتی ناوەڕاست شوێنی سورپرایسە شوێنی شتی لە ناکاوە یعنی ئەگەر پێش 2011 ناوی پێدەت هێنابە کەس نەیدەزانی چیە سەرۆکی پێدە پێش 2011 لە حەبسەکانی ڕژێمی ئەسەددا بووە بەڵام ئێستا کە تەماشا دەکەین هەر ئەو سەرۆکە دیالۆگ لەگەڵ ئەسەد لەگەڵ ڕژێمی ئەسەد دەکە نوکتێکتان بۆ بجێڕمەوە لەسەر پێدا کاتێک پێدە دروست بوو لە ئەوروپا ئیتر بەرپرسیارێک لێرە لە ئەوروپا
کێشەی لەگەڵ هەڤاڵێک هەبوو کە لە دام و دەستگایەکی دیکە لە مانجی سووری کوردستانی کاری دەکرد ئەو هەڤاڵە وا دیارە هەندێک کێشەی هەبوو نەی ئەتوانی ئەو دامەزراوەیە ڕاپەڕێنێ و ئەو هەڤاڵیان هێنابوو لە برۆکسل لە شوێنێکیان دانابوو پێدەش تازە دروست ببوو بەڵام بۆ ئەوەی ئەو هەڤاڵە ڕازی بکەن و ڕایگرن چونکە پێشتر بەرپرسیاری دەستگایەک بۆ ئێستاکە بەرپرسیارەتەکان لێسانەوە گوتویان ئەتۆ بەرپرسیاری پێدەی و ئەو هەڤاڵە خەڵکی باکوورە خەڵکی ڕۆژ ئاوانە بەرپرسیە مەیدانیەکەی پێدە لە ئەوروپا ئەوەی کاروباری مەیدانی دەکرد ئاگای لەو بەحس و بازاڕان نییە داوا لە داوای یارمەتی پارە دەکات لە هەڤاڵێکی سەر و هەڤاڵەکەی سەر و ئەڵێ بڕۆ لای فلان هەڤاڵ کە لە برۆکسلدایە ناوە لە بەرپرسیارەتی مانگی سووریان لێسەند ئەڵێ بڕۆ داوای پارە لێوی بکە بەڵام پێی ناڵێ من بەبێ ئیزنی تۆ ئەوم کردوتە بەرپرسیاری پێدا ئیتر هەڤاڵەکەی پێدا کادرە مەیدانیەکە دەچێتە لای ئەو بەرپرسیار لە ناوکەوانە ئاڵێتەن فلان هەڤاڵ هەندێک پارەی لای تۆ داناوت کە پێم بدە چونکە کاروبارمان زۆرە تازە حیزبمان دروست کردو چالاکی زۆرمان لە پێش لە هەموو ئەوروپا و دەبێ خولی پەروەردە و دروستکردنی کادر و شتیوا بکەینەوە ئەویش پێڵێ دانیشاتۆ بۆ ئەتۆ سەرەتا بۆمباس بکە کاچیت کردووە چیت نەکردو ینی دەیوە راپۆرتی لێ وەربگری هەڤاڵە کەس راپۆرتی پێ نەدەن چونکە نازانێت چونکە نازانی ئەویان کردوتە بەرپرسیاریەوە مەبەستم لێرەدا گاڵتە و گەپ بە فلان و فلان نییە مەبەستم لەوەدایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شوێنی شتی لە ناکاوە شتی سوپرایسە یعنی ئەو پێدەیە کە کەس نەیدەزانی چییە ئێستاکە یەک لەسەر سەی سووریا بەڕێوە دەبە و سوپایەکی 100,000 کەسی هەیە و هەمووەکوتم هەموو کەس حسایی بۆ دەکات ئەکرێ ئەمانە لە شوێنی دیکەدا ڕوو بدەن بەڕاستی ئەمە دوور نییە چونکە وەکو وتم ئێستاکە یان دەبێ ئەمریکا ئێران ڕێک بکەون و ڕێککەوتنەکەش ئێستا ممکن نیە چونکە ئێران دەبێ ئیلا بگات بە چەکی نوکلەری چەکی نوکلەریش بەس نییە لێرەدا ئێران وەکوتم بۆتە بەشێک لە شەڕی ئۆکرانیا یعنی من چاوەڕێ دەکەم ئەگەر ئێران خۆی لە چین بە دوور بگرێ خۆی لە رووسیا بە دوور بگرێ نەبێتە بەشێک لە شەڕی ئۆکرانیا ئەکرێ لەسەر مەسلەی نوکلەری لەگەڵ ئەمریکادا ڕێک بکەوێت و ئەمان لە بەرژەوەندی استراتیژی هەردوو لایەنیاندا بەڵام ئێستاکە ڕەوشەکە بەو شێوەی نیە ڕەوشەکە بە پێچەوانەیە و ماوەیەکی کورتیش لە بەردەم بایدن ماوە بایدن هەڵدەبژێتەوە هەڵ نابژێتەوە ئەوانەی دوای بایدن دێنە سەردەسەڵات چۆن دەمن چۆن نابن ئەمریکا ئێران حسابی ئەوانە هەمووی ئەکە و گەڕانتێکی نێودەوڵەتی دەوێت لە مەسەلەی نوکلەریدا کاتێک ترامپێک هاتە سەردەسەڵات ڕیسەکەی لێ نەکاتە خوری و ئەو گەڕانتێش لە ڕووی یاساییەوە زەحمەتە نابێ ئەمانە هەمویان وا دەکەن کە دەبێ زەبرێک لە ئێران بدرێت و ئەگەر زەبرێکیش لە ئێراندرا ئێران متتەفقی لە ناوچەکە بەرگری دەکات و بۆ ئەگەر بەرگریشی کرد و شەڕەکە گەورەتر بوو ئێران ویانیش هێزەکانی دیکەی دژی ئێران پێویستیان بە هاوپەیمانە لە ناوچەکەدا و دەبێ هاوپەیمانی لە سەدەی 21میندا ئەو هاوپەیمانیانە نین کە کوردەکان لە ساڵی هەشتاکاندا ویانیش لە ساڵی سەرەتای 90ەکاندا لەگەڵ عراق و ئێران و تورکیا دەیان کرد ئەوە پرۆکسیە ئەمە ببورن پێی دەگوترێت جاشایەتی لە ئەدەبیاتی کوردیدا ئەمە جیاوازە هاوپەیمانێتی لە سەدەی 21میندا دژمنایەتی و دۆستایەتی لە ناو یەکتریدایە وەکو ئەوە وایە کە ئەوەی باسمان کرد لە سووریا و لە ڕۆژئاوا ڕوویدا تەماشای پێشهاتەکان دەکەین ئەگەر هەشتێک ڕوویدا لەگەڵتان دەمەوە تکایە ئەو هاوڕێیانەیە تاوەکو ئێستا کەناڵی یوتیوبی ئێمەیان سوبسکرایب ئابۆنە نەکردو بەشدار نەکردووە تکایە بیکەن لە ئایندەدا لە خزمەتتان دەبمەوە چاو یەک بەیەکەتان ماز دەکەم زۆر سوپاس تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون و ئەو هاوڕێیانەی لە دواییدا لە دوای کار تەماشای بەرنامەکە دەکەن کاتێکی خۆش هەر بژین